یادەکەنەوە وڵی باوکم یەقل یاد مەکەنەوە لە پێنج برا ئێستاکە وا لە ناو کرێچی عالەم مەعاشەکەشیان بڕیوین ئەی خوا لەگرێ 150,000 سەنی لێمان گلدایەوە ئەی بە چی بدەین بە کرێخان و چی بدەین بە منداری هەتی و بەقەت مندارێ جاشێک حرمەتی نییە منداری ئەنفال گشتی وا لە کرێچیا کەوتۆ لێ کردۆتە ملیۆن و لێ کردۆتە 500 و لێ کردۆتە 600 و خوا لەگرێ یادەکەنەوە ئەگە ئیشیان پێمان بێ بۆ پەرلەمان و هندیان لە قاپیەکەیەدەن ئەگە ئیشیان پێمان نەبێ لە ساری جارێ برینەکەمان تازەیەکەنەوە لێدەن دەڕۆن یەقل بەڕاستیان نییە یەقل سەر نەکەون قەیناکە ناکاکە قەیناکە ئەگە خانوێشیان بۆ کرد بە بڕێمار و مندار داواکاریمان ئەوەیە کاکە هەمووی پاژماوەی ئەنفال گشتی نەخۆشە پاژماوەی ئەنفال گشتی یەک خانی بۆ کراوە خانوەکە وەرەسەی هەمووی فرۆشتێتی هەمووی وا لە کرێچیایە وەرەسە نەهێشتۆتیایە بم وا لە کرێچیا کەوتوین 150,000 لێمان گرداوتەوە مانجی 400,000 دەن 300 کرێ خانۆ دەم ئەی خوایە گەورە بە 200 جاری کە 3 مانگم کەوتۆتە سەر بە 3 مانگ جارێ مەعاشە دەن خوا هەڵەگرێ